دكتور عادل مختار بسبوري جينجاهي العراقي نهال استوديو ميفاني منه دكتور بخير بي يعني دچارچو به پولین کردن نتین هفگرتی دابه رای خراوین کوچاف دریا راوشه دیکن عراق جوان ولاتنا کومتسیه که جدیه هوش که سال گیل سر هيا جنگه های برف ایرانبونه که دیچه سر انجا تل سرویه کی راوش چاویه شكرا جزيلا لحضرتك سپاس بو او بابەتە گرنگە لە دەستپێکدا هەتاوەکو بینەرانی بەڕێز بیزانن ئەو وەرزە تا ئێستا باران نەباریوە کێشەش ئەوەیە کە باران نییە و ئەو ئاوەشی کە لە تورکیاوە دێتە عێراق کەمی کردووە چونکە زۆرینی ئاوەکە لە تورکیا سەرچاوە دەگرێت کەواتە دەبێت کۆگەکراوەکە ئەمارکراوەکە بەکار بهێنرێت کە بە 20 ملیاریش کەمی کردووە لتر کەمی کرد ئەمەش لە هەمان کات کێشەیە چونکە ئێمە لە وەرزی زستانین و کۆکا و ئەمباراوی ئاویش کەم دەکات ئەوە پێویست بوو زیاد بکات بەڵام ئێستا لە هاوینی داهاتوو دۆخەکە دەبێت چۆن بێت ئەگەر کێشەکە بەو شێوەیە بەردەوام بێت و تورکیا ئاوەکە کەم بکاتەوە پێشبینی دەکەم لە ماوەی 15 کە لیژنەی کشت و کاڵیش باسییان لەوە کردووە کە بۆ 75 متر چوارگۆشە کەمی کردووە و ساڵی ڕابردوو جیاوازێکی زۆر هەبووە تەنانەت دۆخەکە و بارانی ساڵی زۆر کەمی کردووە ئیمڕۆ بۆ 75 کەمی کردووە بەرز دەبێتەوە بۆ 200 بەڵام هێشتا ژمارەکە زۆر کەمە چونکە ئێمە لە زستان داینایە لە هاوین چۆن دەبێت بە تایبەتیش ئەگەر بەردەوام بین لە سوودوەرگرتن لەو کۆگاکراوەها چلێ زستانەیە بواربکە gelek rojam taybetî di nîv rûda em tebirîdê di nava seyarê da pê dikeyn ji ber ku hend germe yanî me hestir germatkê zivistanê nekiriye sarmaye بگومان هەرێما کوردستانی تبێژی ژێریا عێراقی چاوابی ڕاوش کەواتە di çarçovê ewata gotî wê pêşa roja Iraqê dê berevkî ve çî gel زۆر سپاس پرسیارێکی ناوازەیە دەبینین هەندێک لەو جاردانەی کە ڕوو دەدەن بە تایبەتیش عێراق پلەکانی گەرما بەرزبوونەوە لێ بەدەر نەبووە لە چوارچێوەی ئەو وڵاتانەیە کە پێنجەم زەرمەندترین ئەو وڵاتانن بەهۆی گۆڕانی کەشوهەوا زەنان پێگەیشتووە چی بڵین باشە گۆڕانی کەشوهەوا لە عێراقیش نیشانەکان زیاتر خۆی لە وشکە ساڵی دەبینێتەوە کەواتە دەبێت ئەوە تێبینی بکرێت هەستی پێ بکرێت مامەڵێت لەگەڵ بکرێت و ئاویش بەردەوام ئاوی هاوردە کەم دەکات چارەسەرەکان ئێستا دەبێت بیران لێ بکرێتەوە پێداچوونەوە بە سیاسەتی ئاودێری و کشت و کاڵ بکرێت کاتێک ئاو دەبڕێت واتە پێویستە هەموو ڕێکارێک دەست پێ بکەیت وەکو چۆن کە ماڵێک تانکەرەکەی دەگاتە ئاستی نیوە واتە بەکاربردن و بەکارهێنانی ئاو زیاتر بووە ئەو شتێک کە دەمێت ئیمڕۆ بیڵێم ئەوەیە کە جیهان گەیشتە کوێ هەموو جیهان بە دەردی ئەو وشکە ساڵیە لە ئەوروپا ئەمریکاشەوە لێ بەدەرنی دەناڵێنن واتە پێویست بە پێداچوونەوە دەکات گەیشتۆتە ئاستێک ئێستا 6 مەتر پێویستە بەهۆی ئەو کشت و کاڵە زیرە چیە ئەو سەردەمە تەکنەلۆژیە پشتی پێ بەسرێت بەتابەت لەو وەرزەواتە لە هەندێک وڵات لە 6 مەتر سوودی 600 مەتر بەرهەمی دەبێت ئەمە لە وڵاتانی عەرەبیش لە جەزائیر و سعودیە و وڵاتانی مەغریب و ئیماراتیش سوودیان لێوەرگرتووە لە کوێین لعراق دي دمك دا وزارة چاندنه هي وزارة جداري نافي هي وزارة جنگيجي هي كو وزارة پلانداني هي كو وزارة معنينة بوچارة سركي نافي برسي تو اكا كسك اكاديمي بيني قالو افهم وزارة كارينة نخشرية كي استراتيجي دانن بوچات يارو بروبنا في ديار دا مترسيدار أكون صريح وياك ماكو باراشكاوم هيچ بلان ريجيك نية اي وزارة بوچنه كواتا سؤال صعب پرسیارێکی ئێستەمە بۆ وەڵامتانەوە بەڵام شتێکت پێ دەڵێم لە واقعدا هیچ پلانێکی وەها نییە تا ئێستا ئێمە شێوازە کۆنەکان بەکاردێنین
ئەمە کارە سادبارە لەم سەردەما ئێستا پشت بە ئەو ڕێگانە دەبەستین واتە ئێمە بە ژمارە بە داتا کە قسە دەکەین کۆگای ئاوی عەمبارکراوە کەوی کردووە هاوینی داهاتوو ئەستەم دەبێت بەبیرت بێنمەوە کە لە ساڵی ڕابردوو 150,000 دۆنم بە فیڕۆژ چەندرا ئەم وەرزە زۆر کەمتر دەبێت چونکە هاوردەی ئاو کۆگاکردنی کە لە تورکیاوە سەرچاوە دەگرێت زۆر کەم دەبێت کەواتە پێویستە سیاسەت ڕوون بێت کشت و کاڵی بێت و هاوسنجی بکات لەوان وەرزەکانی هاوین و زستان تا تێکڕایەکی ناوەڕاست و تێکڕایەک وەربگرێت ئێستا کشت و کاڵکە هەیە دەبینیت بە بازارکردنێکی زۆر هەیە تەنانەت چێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەریش بە هەمان شێوە زۆرە پرۆگرامیشی تۆکمەند نییە بۆ ئەوەی بەپێی یاسا و ڕێکارەکان هەردوو لا بپارێزرێن لە بەخێوکەر و خاوەن و بەکارهێنەریش دەمەوێت ئاماژە بە خاڵێک بکەیت ئێمە تەواوی ئەو گۆماوی ماسیەکان هەمویان لە ناو چوون لە داقوق لە بەسڕا لەسەر دەریا کە تەماشا بکەیت چەندین کۆمپانیا کار لەوە سەرەوە دەکەن ماسی بهێنن عراقیش لەو ئەوەتە گوتی بێگومان عێراق نفوسەوەی ڕۆژ بۆ ڕۆژە زێدەتر دەبێ نها 40 ملیۆن زێدەترە ئەنی گەلێکە دەمەکەدا ئەگەر عێراق ڕۆپڕۆژکە ساڵیە بووە نەشێت ئاسایشە خۆراکی دابین کرد ئاسایشە خۆرێکی توزانی بنەمای سەرەکی ئاسایشە نەتەوەییە کەواتە نەبوون ئاسایشە خۆراکی دەستە بەرکردنەوەی دناوە عێراقیدا جالی عێراقی بخەوە ئەvە تا چەند مەترسیەکە جدیە لەسەر وجودا بەشەری سەروی عەردی بۆ ئەو پرسیارە وەڵام بدەمەوە پێویستەوە بزانین کە ئایا چەند ئاومان بۆ لە تورکیا دێت ئەو کاتێ بتوانین بە قەدەر ئەو ڕێژەیە بتوانین ئاو خەرج بکەین ساڵی ڕابردوو 6 ملیار لترمان بۆ هات کە نزیک بوو لەو ڕێژەیە پێشووتریش 40 ملیار بوو کەواتە ژمارەکە ژمارەیەکی مەزنە بەڵام پلانی دروستت پێویستە ئێمڕۆ جیان لەسەر پلان ڕێژی جێبەجێ دەکرێت پێویستە نەخشەیەکی ئابووری هەبێت پلانێکی ئابووری هەبێت بۆ ئەوی بەراوردی ئاوی بەردەست و خەرجکردنەکەی بکات کاتێک ئاو بۆ شێوەیە بە فێڕۆ دەدرێت نابێت ڕێگە بدرێت واتە ئاو جێگرتنەوەی نییە جێگرەوەی نییە کەواتە پلانێکی نوێ پێویستە پێشکەوتن پێویستە ئیمڕۆ ئامراز و ڕێگەلی زۆر هەن بۆ پەرەپێدانی ئەو کەرتی کشتتوڵ دەبێن ڕۆبۆت هەن ئامرازی پێشکەوتی زۆر هەن بێجگە لە ڕژێم و پێڕۆی تەکنەلۆژی سەردەم بەڵام ئێمە نامانەوێت پێش بکەوین ئایا کشت و کاڵ چۆن بەو شێوەیە دەکرێت تا ئێستا شەو ئامرازە کشت و کاڵیانە هی 56ەکانی سەدەی ڕابردوو کردی دەری ناوێ هەڵبەتە ئیرانێژی ئاوا عێراقی دیگرە نەک دیگرە ڕێڕەوە ڕیباران دگۆرە ji ber ku bi temamî afneyete Iraqê Tirkiye ji ava Iraqê digire kewata rêkeftin herîmî hene mafê Iraqê heye ku ev ava bû bête berdan Tirkiye sed çêkine sedê gabar gelek bendavên stratejî çêkin ku ev ava bi temamî bête girtin gelo hikûmeta Iraqê bû destevestan maye fiilen Iraq welateke hindê perîşan e jeopolitîkeke hinda lawas heye ku hiç fişarek beramber van welatan nebît be şêwê ya herîmî avê berdan xandiqînin ڕاستیدا پێوەست بە ئێران ئەو ڕێژەی لە ئێرانەوە دێت 8% ژمارەیەکی بچووکە بەراورد بە تورکیا کە زیاتر لە 70% کەواتە زیاتر گرنگی بە تورکیا دەدەین لێ چکە ژمارەکە زۆر مەزنە ئێران ڕێکەوتنمان لەگەڵ هەیە کە ساڵی 1975 واژۆ کراوە ئاماژە بەوە دراوە کە ئەو ڕووبارە لە نێوان بچکۆڵە و مەزن کە هاو بەشن یاخود دەخزێن و دەڕژێنە عێراقەوە بتوانێت سوێن لێوەربگیرێت بەڵام تا ئێستا
أما بالنسبة ئێران کە ئامادەیە لە دانوستان بەڵام عێراق نەیکردووە لەگەڵ تورکیا ڕێکەوتنێکی وەها نییە مافەکانی عێراق یەکلایی بکاتەوە لەگەڵ تورکیا واتە ئەو وەزارانشی کە بەرەودا چوون دەکەن و پێویستن و تابەتمەندن پلانێکیان دانەڕشتووە و ڕێکەوتنێکیان پێشنیاز نەکردووە ماوەیەک بەرلێستا کە سەرۆک ئەردۆغان لە عێراق بوو باس لە ئەو استراتیژیەتە دەکرا بەداخەوە زۆر لاواز بوو کە دەکرا ئەو فەلسفەیە چۆن لێکدانەوەی بۆ بکرێت چ لایەنێک بە چ لایەنێک بەراورد دەکرێت بەداخەوە مافەکانی عێراق لەلایەنی ئاوە تیا چوون ئێمە هەمووشمان لەو نێوانە دۆڕان هاتو الهرێما کوردستانی هەڵبەتە هەرێما کوردستانی vان salên stratîjekê girîngî girtkeber bû parastina ji derê navê gelek sed çêkirine bendav çêkirine pund çêkirine tu zanî ji li vêrê av vetrê jî ji bo Iraqê kevata li çaf Iraqê siyaseta Herêma Kurdistanê bû parastina asayîşa wê tu çahat bînî gelê ڕاستیدا بۆ ئەوی ڕاشکاو بن حکوومەتی هەرێم پێشکەوت و چرا بەڵام خاڵێک هەیە کە لەگەڵ برایان لە هەرێم قسەمان لەسەر کردووە ئەویش تەنها دروستکردنی بەنداونیە بەڵام چۆن ئاوەکە بە شێوەیەکی شیرانە بەکاربێنی چونکە ئاو سنووردار چەندە بەندا و دروست بکرێت بەڵام کێشەکە لە چۆنایەتی دروستکردنی و بەرهمێنان و بەکاربردننی ئاوە واتە چۆن بتوانرێت ئاوەکە بە شێوازێکی ژیرانە لە ماوەی ساڵ یان 2 ساڵ خرج بکرێت و بەکار بهێندرێت بۆیە پێویستە پێداچوونەوە بە شێوازی بەکارهێنانی ئاو بکرێت نەک تەنیا کۆگاکردن بەڵام بە ڕوانگەی من حکوومەتی هەرێم کۆگاکردنی ئاو لای زۆر باشە لە ئاستێکی زۆر باشە کۆگای زۆر قوڵی هەیە کە دەتوانێت بوشانەوەیان تێدا بە ئافرێنێت دروست بکەوە دەکرێت هاریکار بێت بە تایبەت لە ڕێگە و ڕێگەچارەی تەکنۆلۆجی ئاودێری و کشت و کاڵ دکتۆرێکە بە کورتی عێراق سەدێنوت اعتیمادایە سەر داهاتێ نەفتەیە گەلە فشکە ساڵی باندۆریە سەر ژێ دەرێ نەفتێژی ناکات مەخازنێ نەفتێ لە ڕاستیدا ئەو پرسێکی سیاسیە بەڵام من وەکو شارەزاکی کشت و کاڵی پێمان وایە کە بەکارهێنانی ئاو لە ژێر هەڕەشەیە لە شێوازەکانی دیکە و لایەنەکانی کە سوودی لێوەردەگیرێت کەواتە ئەگەر بەو شێوەیە بێت دەکرێت لە ڕێگەی ئاوە بۆ ساڵێک 2 ساڵ ئەوە سوود من بێت بەڵام کە بەراوردی دەکەی لەگەڵ سەرچاوەکانی وزە ئەمە لەسەر سیاسەتی حکوومەت دەوەستێت گۆڕانکاری بەسەر داهاتوە ئایا ئێستا دەوێت پارە بەرامبەر بە ئاو زۆر ڕێکەوتنێکی وها بکات واتە ئەمە لایەنێکە نامێ بچمە ناوی و بەڵام ئاماژەکان ڕوونن بەڵگەکان بەردەستن لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ڕێکەوتنەکە هیچی لە جێبەجێ نەکراوە لە واقعدا کەواتە هیچ شتێکی کردارە چیمان تێبینی نەکردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی بچکە ساڵی بێژ دکتۆر عادل مختار پسپۆرێ ژینگێ زۆر سپاس دکتۆر سپاس سەرنجێتە شکرا جەزیلە